دکتۆر بەنسبەت هەڵبژاردننی گۆشتەوە ئەگەر ئێمە مانەوێ باس لە هەڵبژاردننی جۆرەکانی گۆشت بکەین. بەڕاستی ئەو جۆرانی گۆشت کە ئێستا ئێمە لە بەردەستمانایە هەمووی ئەچێتە ژێر پۆلێنی گۆشتی سوورەوە. باش. گۆشتی جۆرەکەیە، گۆشتی کارە، گۆشتی بەرخە. باشە. بۆ مرۆڤێکی تەندروست سەلامەت هیچ کێشەیەکی تەندروستی نەبێت ئەتوانێت لە هەموو جۆرەکانی گۆشت بخوات. چونکە هەمووی سوودی خۆی هەیە. باش. بەڵام هەندێک حاڵەت هەیە دیاری ئەکات کە ئەو کەسەی گۆشت ئەکڕێت چی جۆرە گۆشتێک هەڵبژێرێت. کۆمەڵێک فاکتەر هەیە کە بۆ دیاری ئەکات چی جۆرێکی گۆشت ئێمە بکڕین. باشە. بێگومان ئێمە باسی تام ناکەین، باسی لایانی تەندروستی و سەلامەتی دەکەین. یەک بەیەک باسییان کەین. زۆر باشە. بفەرموو. بەربڵاوترین جۆرەکانی گۆشت کە لە بازارەکانی کوردستان هەن بۆ نمونە یا کورد بە شێوەیەکی گشتی حەزی لێیانە بەرخ و با بڵێن گوێرەکە و گیسک و ئەمانە. بایەک بەیەک باسییان کەین. زۆر باشە. تۆ خۆت هەڵی بژێرە لە کامی دەست پێ دەکەی. زام حەز لە کامیانە. من خۆم بەڕاستی حەزم لە گۆشتی بەرخە. چونکە گۆشتی بەرخ تام و لەزەتی تایبەتی خۆی هەیە. ئەمیش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ڕێژەیەکی باش لە چەوریتایە و ئەو پێکهاتانەی کە بەرپرسن لە تام و بۆنی گۆشت بەشێکی زۆریان لە ناو چەوریان. باش. کەواتە ئەتوانین بڵین تام و چێژی گۆشتی بەرخ جیاوازە لە گۆشتەکانی تر. پێکهاتەکانی تری گۆشتی بەرخ چین؟ کاک دکتۆر ئەگەر جگە لەمە چی جیاکاتەوە لە گۆشتەکانی تر؟ کاک دکتۆر ئەگەر بینە سەر باسی جیاوازی بۆ نمونە لە نێوان گۆشتەکانە بۆ نمونە گۆشتی بەرخ لەگەڵ جۆرەکەیە بە نمونە هەڵبژێرین. باشە. ئەتوانین بڵین وەکو باسمان کرد ئەم دوانە هەردووشیان گۆشتی سوورن. بەڵام جیاوازیی کەم لە پێکاتەکانیان هەیە. هەرچەنە جیاوازێکە کەمە بەڵام هەیە. ئەگەر بۆ نمونە باسی چەوری بکەین بە شێوەیەکی گشتی چەوری بە شێوەیەکی عام لە گۆشتی بەرخا زیاترە بەراورد بە گۆشتی جۆرەکە و مانگە. ئەمەیەکێک لە جیاوازەکان. جیاوازیەکی تر ئەگەڕێتەوە بۆ ڕەنگی گۆشتەکە. بە شێوەیەکی گشتی ڕەنگی گۆشتی بەرخ کاڵترە، سوورێکی کاڵترە بەراورد بە گۆشتی جۆرەکە. گۆشتی جۆرەکە تا ڕادەیەک ڕەنگەکەی تۆخترە، سوورێکی تۆخترە. ئەمەیەکێکی تر لە جیاوازەکان. جیاوازیشی تر هەر لە پێکهاتەکانیە ئەگەر ئێمە بچینە تەفاسیلی پێکهاتەکانیانەوە لە پێکهاتەی ڤیتامینەکان لەگەڵ کانزەکانە تا ڕادەیەک جیاوازیان هەیە. بنمونە ڕێژەی ئاسن و زینک لە گۆشتی جۆرەکە و مانگایە تا ڕادەیەک زیاترە بەراورد بە گۆشتی بەرخ. واتە ڕێژەکە لە گۆشتی بەرخ کەمترە لەمەیانە. بەڵێ بەڵام ئاسن و زۆر نییە جیاوازەکە بەڵام بە ڕێژەیەکی کەم ئاسن و زینک. بەڵێ باشە. بنمونە ڤیتامین دی لە گۆشتی بەرخا زیاترە بەراورد بە گۆشتی جۆرەکە. بۆ لە بەریوتمان ڕێژەی چەوری زیاترتایە کەواتە ڕێژەی ڤیتامین دی زیاترە. ئەمەیەکی تر لە جیاوازەکە. کەواتە کەسێک کە ڤیتامین دی کەم بێت گۆشتی بەرخ بخوات باشترە لەوەی سەرچاوەیەکی دەوڵەمەندترە بە ڤیتامین دی بەراورد بە گۆشتی جۆرەکە. هەرچەنە جیاوازەکە وەکو باسمان کرد کەمە بەڵام هەیە جیاوازەکە. زۆر باشە. بەڵێ ئەمانە جیاوازەکان لە نێوانی ئەمە تقریباً جیاوازەکانە بە شێوەیەکی گشتی. ئەمە سیفاتەکانی یا خاصیەتەکانی گۆشتی بەرخ. پێکهاتەکانی گۆشتی بەرخ و گۆشتی جۆرەکە. باشە. ئەوانەی تر خاصیەتەکانیان چییە؟ بەنسبەت گۆشتی جۆرەکە و ئەگەر باسی بۆ نمونە جۆرەکە گۆشتی جۆرەکە عادەتەن وەکو باسمان کرد گۆشتی جۆرەکە جیاوازی لە پێکاتەکانیەتی بە شێوەیەکی گشتی وتمان ڕێژەی چەورەکەی کەمترە بەراورد بە گۆشتی بەرخ. باشە. ئاسن و زینکی زیاترە. ئاسن و زینکی زیاترە. ڤیتامین دی کەمترە. ڤیتامین دی کەمترە لە چاو گۆشتی بەرخە ئەجیناتیایەتی. باشە. دوای ئەوە لە ڕەنگەکەی ئەوکو باسمان کرد ڕەنگی گۆشتی جۆرەکە و با بڵین ڕەشە وڵاق بە شێوەیەکی گشتی واتە مانگا و جۆرەکە ڕەنگیان تا ڕادێک تۆخترە لە چاو گۆشتی بەرخە. زۆر باشە. ئەمە بەرخ و جێرەکە. بەڵێ. گۆشتێکی تر کە بەربڵاوە لە گۆشت فرۆشەکانی کوردستان لە بازاڕەکانی کوردستان. بەڵێ. مانگا بۆ نمونە. بەڵێ. جیاوازەکەی چێ لەگەڵ گۆشتی گوێرەکە لەگەڵ گۆشتی بەرخ؟ زۆر باشە. کاک دکتۆر ئەگەر ئێمە بەراوردێک بکەین ئەتوانین بڵین گۆشتی مانگا لەگەڵ گۆشتی جۆرەکە بچنەوە بەڵێ گۆشتی دوو جۆرن لە هەمان خێزان. باشە. واتە خێزانی مانگاکانن. ئەوەی کە جیاوازیەکەی لە نێوانیانە تەنها تەمەنەکەیە. باشە. جۆرەکە تەمەنی کەمترە لە چاو مانگایە.
واتە بە پێی تەمەن ئەتوانین بڵێن جۆری گۆشتەکانیش جیاوازە. جیاوازیەکە بە شێوەیەکی گشتی لە چیایە لە پێکاتەکانیانەیە. بە نمونە تا ئاژەڵ تەمەنی کەمتر بێت ڕێژەی چەوری کەمترە. ئاژەڵ تا تەمەنی زیاتر بێت ڕێژەی چەوری زیاکات. ئەمەش ئەگەڕێتەوە بۆچی ئێمە یەکێک لە قۆناغەکانی تەمەنی ئاژەڵە شتێکمانەیە پێوترێت پێگەیشتنی لاشەیی واتە ماچوریتی. لەم مەرحەلەیە یا لەم قۆناغەیە ئەتوانین بڵێن گەشە ئەوەستێت. باش کە ئەڵین گەشە ئەوەستێت مەبەستمان چییە؟ واتە زیابوونی ماسوولکە و ئێسک ئەوەستێت یان زۆر کەمە بێتەوە. لە دوای ئەم قۆناغەوە مەرحەلەیەکی تر دەستپێکایە قۆناغێکی تر دەستپێکە کە پێوترێت مەرحەلەی قەڵەوبوون واتە نیشتنی چەوری کەواتە ئاژەڵ تا تەمەنی زیاتر بێت ڕێژەی چەوری زیاترە بێت. باش بەراورد بەراوتە گوێرەکە بەڵێ یا گۆلک بەڵێ یا گولیک بە بادینی و بە هەولێری و بەڵێ بە سلێمانی و دەوروبەریشی بەڵێ گوێرەکە چەوری کەمترە بەڵێ لە مانگا بەڵێ و لەگا بەڵێ جوانەگا بەڵێ چەوری کەمترە لەگا بەڵێ و گوێرەکەش چەوری کەمترە لە مانگا لە چێڵ. کاک دکتۆر بیرمان نەچێت بە پێی قۆناغەکانی تەمان ئێمە جۆری گۆشتەکانی شەگۆڕێت. بۆ نمونە ئەگەر باس دەوە بکەین هەر لە سەر با بڵێن گۆشتی مانگا و با بڵێن بەپی تەمەنەکانی ئەگەر باسیکەین ئێمە هەمانە پێوترێت ڤیل گۆشتی ئەو جۆرەکەی کە تەمەنی لە 3 مانگ کەمترە. لە دوای ئەو قۆناغەوە لە 3 مانگ تا نزیکەی ساڵێک تا 2 ساڵ ئەوە پێوترێت کاڵپ واتە گۆشتی جۆرەکە. لە دوای ئەو قۆناغەوە ئەبێ بە 2 بەشەوە. ئەگەر مێ بێت ئەبێ بە مانگاواتە کاو، ئەگەر نێر بێت ئەبێ بەگا یا جوانەگا یا بۆڵ بە مستەڵەحە ئینگلیزیەکەی. ئەمانە هەمووی جیاوازیی کەم لە پێکاتەکانیانە هەیە بە پێی مەرحەلە زۆر باشە تەمەنێکی.